بڕیارێکی نوێی دەسەڵاتدارانی بزوتنەوەی تالیبان لە ئەفغانستان سەبارەت بە داپۆشینی سەرتاپای جەستەی ژنان لە سەریانەوە تا بەری پێیان بۆتە مای بەرپاکردنی ترس و نیگەرانی لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەی ئەو وڵاتە. دانانی ئەو کەوتوبەندە نوێیە لە بەردەم ژنانی ئەو وڵاتەدا ڕوبەڕووی ڕەخنەی توندی وڵاتانی خۆرئاوا بۆتەوە. لە هەمان کاتیشدا بۆتە مای دابەشبوونی بۆچوونی بەشێک لە سەرکردە تونڕە و براگماتیەکانی خودی تالیبانی جەسەر بڕیارەکە. طالبان در برابر زنان چه عواقبی در ارتباط خود داشت؟ به نظر من این حجابی که اینا برای ما تعیین کردن اینا حجاب بە بۆچوونی من ئەو جۆرە حیجابەی بۆ ئێمەیان دیاری کردو و سەپاندویانە بەسەر ژناندا حیجابی هۆز و تیرەکانی خۆیانە و دەیانەوێت کە بیسەپێنن بەسەرماندا. ئەو کارش مای قبولکردن نییە بەلای ژنانی موسڵمانی ئەفغانستانەوە. تحمیل بسازن که قابل قبول زن افغان مسلمان نیست. لە دوای چەند ڕۆژێک لە دەرکردنی بڕیارەکە لە ناوچە جێجەکانی کابوڵی پایتەخت ژنان بە بەرگی ئاسایی وڵاتەکەەوە دەمیدرێن و هێشتا دەموچاویان بە دەرەوەی، بەڵام تا ئێستا نازانرێت ئایا حکوومەتی تالیبان لە چ خاڵێکەوە دەست دەکات بە جێبەجێکردنی بڕیارەکە. نظر من است که ما حجاب خودمان مراعات میکنیم. لەو بڕوایەدام ئێمە هەمومان بۆ پێی شریعەتی ئیسلام داوای کردووە حیجاب دەکەین بە شێوەیە کە گونجاوە لەگەڵ سروشتی کۆمەڵگەی ئێمە و پێشمان قبوڵە، بەڵام هیچ پێویست ناکات کە بەرگ و شتێکی دیکەمان بەسەردا بسەپێنن کە بۆ چوون و لێکدانەوەی شخصی تیادا لە بەرچاو گیراوە. تطبیق کنن یا بپذیرانن. سەرڕای ئەوەی بزوتنەوەی تالیبان لە سەرەتای گەڕانەوەی بۆ دەسەڵات لە ئەفغانستان باڵێنیدا خۆی بگونجێنێت لەگەڵ گۆڕانکاریە نوێیەکان کە بەسەر وڵاتەکەدا هاتووە و خواستی خەڵکی لە بەرچاو بگرێت. بەڵام ئەو بڕیارە نوێی بزوتنەوەکە بە گورجێکی کاریگەر دادەنرێت لە پاشە کشەپێکردنی مافی ژنان لە ئەفغانستان لە کاتێکدا ماوەی 2 دەیە ببوونە خاوەنی ئازادیەکی ڕێژەی. پێشتریش بزوتنەوەی تالیبان لە کاتی دەسەڵاتدارەتی خۆی لە ئەفغانستان قەدەغەیان کرد کچان بچنە بەر خوێندن و ژنان لە دەرەوە کار بکەن و بەشداری چالاکی سیاسی و کاری ڕۆژانەیان بکەن.